سڵاتان بێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لە بەرنامەی ئەمجاری ڕۆماڵ بە ئامادەبوونی ئەندامێکی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لە سەر کۆمەڵێک تەوەرد قسە دەکەم بە تایبەتی ئێمە دەزانین لە ماوەی مانگی ڕابردوودا کۆمەڵێک زنجیرەیە کۆبوونەوە لەوان یەکێتی و پارتی سەبارەت بە هەموار یاسای هەڵبژاردنەکان و بەڕێوەچوونی وادەی هەڵبژاردنەکانی پەرلەمان لەو وادەی کە سەرۆکایەتی هەرێم دیاری کردووە بەڕێوەچووە بەڵام تا ئێستا یعنی خاڵی جەوهەری و یەکلایکەرەوە لە نێوان هەردوو حیزبەکەدا نییە بۆ ئەوی کە ئاخۆ لەسەر هەردوو بابەتی ئەنجومەنی ڕاپرسی کۆمسیۆن وەروەها ئەو بەرگۆمادانی کە پێویستە هەمواری تێدا بکرێت ڕێکەوتە بنیا خودنا هەرچەندە پێشتر جۆرێک لە هەماهەنگی و لەکتێگەشتن هەبوو بەڵام ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان لە نێوان فراکسیۆنی پارتی و یەکێتی ڕوویدا ئەمە دەکاتە ئەوەی کە بڵێن هەموو ئەو لەکتێگەشتانەی کە پێشتر لەوان یەکێتی و پارتیدا بۆ یاخود بە جۆرێکی دیکە بەواتایەکی دیکە وا بکات کە کۆبوونەکانی داهاتووی پارتی و یەکێتی خاو بکاتەوە لەسەر پرسی هەڵبژاردن دوایین ئەبدەیت و زانیاری لەسەر بەڕێوەچوونی پرۆسەکە چییە و ڕوئیای پارتی دیموکراتی کوردستان چییە ئەگەر هەڵبژاردنەکانی خۆیدا نەکرێ قسەی ئەوان چی دەبێت هەمومان دەکەمەوە وەرێک وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک هیوا گەیلانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان وەردەگرم کاکی واسپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بیت کاکی وا دوایین ئەبدەیت و زانیاری لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان حتمما بەڕێز ئەندامی کۆمیتەی ناوەندیت دوورنزی ئاگاداری دانیشتەکانی یەکێتی و پارتیت هیچ ڕێکەوتنێک لەوان ئێوە یەکێتیدا هەیە بۆ ئەوی کە ئەو وادەی دیاریکراوە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بەڕێوە بچێت سپاس کاگەرفەرە ئەگەر هەندێک بڕێنەوە بۆ دواوە ینی و هەڵوەستە لەسەر ڕوودا و پێشاتەکانی هەم دەوروبەری خۆمان هەم عێراق هەم کوردستانیش بکەین دەبینین کە منتیقەی ئێمە بەگشتی و عێراق بە تایبەتی و کوردستانیش بە بارودۆخێکی زۆر ناهەموار و هەستیاردا تێدەپەڕن باشە جەنابی سەرۆک بارزانی و پارتی دموکراتی کوردستان لە ڕوانگەی پەرۆشیان بۆ دۆزی ڕەوای گەردەکەمان وە خوێندنەوەی ئەو هەردوو مەرجە سیاسی کە هەیە وەک خۆی ماوەیە کە کارەسەر ئەوە دەکەین کە زۆرێک لە یەکگرتووی خطابی سیاسی دروست ببێت کێشەکانی ناوخۆمان چارەسەر بکەین هەڵبژاردنە کاتی خۆیدا ئەنجام بدرێت سەر کۆمەڵێک پرەنسیپی نەتەوەی نیشتیمانی ڕێک بکەوین هەم لەگەڵ برانمەندی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لەگەڵ هێز و لایەن سیاسیەکانی تر ئەوەش دەبینی کە ئەو سیاسەت و مەبدەئانەی پارتی لە کۆنگرێ چواردە ڕەنگی دایەوە لە بەلاغی کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندی و لە بەلاغی کۆنگرەی چواردە باسی ئەومان کرد کە دەمانوێت داپەڕەیەکی نوێ لە پەیوەندیەکانمان هەڵدەینەوە لەو پێناوەدا 6 مانگ زیاترە کار دەکەین لەسەر شاندی باڵای پارتی سەردانی هەمرانی یەکێتیمان کردووە هەم دانەکانی کەمان کردووە لە پێنا چارەسەرکردنی کێشەکاندا 2000 لە 11 مانگی 5 جەنابی سەرۆک پەیامێکی ئاراستەی هەموو هێزولانە سیاسیەکان کرد بە تایبەت ڕووی دەمی کردە پارتی وێشێتی کە گفتوگۆی ڕاشکاوانە و کراوە یەکەوە بکەن چارەسەری کێشەکان بکەن دوای ئەو پەیامە جەنابی سەرۆک شاندی باڵای پارتی سەردانی مەکتەب سیاسی یەکێتی و هێزولانە سیاسیەکانی کەیان کرد وە کۆمەڵێک بەرەو پێچوونی باش هات بۆ ئاراوە بە تایبەت لەسەر خۆ ئامادەکردن بۆ ئەنجامدانی هەڵبژاردن بەڵام بەداخەوەی دی کاگیەوە ئاکەم بە پرسیارێکی دیاریکراوەکەواتە ئەم هەماهەنگی و لێک تێگەیشتنەی کە لە ماوەی ئەو کۆبوونەوەی کە لە نێوان ئێوە یەکێتیدا ڕوویدا کردیەوەی کە لەسەر بابەتی هەڵبژاردن ڕێبکەون یا خودێ هێشتا گرفت و لەمپەر هەیە و دەبێ کۆبوونەوەکانی داهاتوو مەیگلای بکاتەوە بەرەو پێچوونی باش کراوە باشە ئەوەی کە پێیوەستە بە ئێمەوە لە کۆمەڵێک تەنەزولمان کردووە ئێمە پێمان وابوو کە کوردستان یەک بازی انتخابی بێت بەڵام لە پێناوی گەیشتن بە سازان و ئەنجامدانی هەڵبژاردن قبوڵمان کرد چوار بازی انتخابی بێت بابەتی تۆماری دەنگدەران و بایامەتی وتمان کامەتان قبوڵ ئێمە ئەومان قبوڵە لەسەر کۆتاکان گوتمان با لێگەڕین کۆتاکان خۆیان قراری خۆیان بدەن سەر بە کارەکردنەوەی کۆمسیۆن و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن ڕۆمان بۆ هەبوو کە لەناو پەرلەماندا یەکلایی بکرێتەوە و اتفاقی لەسەر بکرێت بەڵام بەداخەوەی دی بارودۆخەکە بەرەوە ئاخارێکی تر کاگیوە ئەوەی پەرلەمان کەواتە هەوڵەکان بۆ ئەو بوو کە ئێوە پێشتر لە دەرەوەی پەرلەمان لێکتێگەشتنی باشە بوو ئەوی کە لەسەر ئەم پرسانە ئەم چوار بڕگەیە ڕێبکەون بڕگەی هەڵبژاردنە ئەوەی لە پەرلەمان ڕوویدا چاوەڕوان کرا بوو ئەمە پێچوانی ئەو لێکتێگەشتن و خاڵان نەبوو کە وەکو هەماهەنگی ئەوە لەگەڵ یەکێتی دروستان کرد بۆ ئێمە چاوەڕوان کراو نەبوو چکامە پێمان وابوو لە دەرەوەی پەرلەمان لێک تێگەشتن هەبووە باشە کۆبنەوەی پەرلەمان دێ بۆ ئەوە بێت ئەو لێک تێگەشتانە تەرجمەی بواری کردەی بکرێن و یاسا بێ دەربکرێت ئەکەواتە بۆ ڕوویدا ئەمە
ڕاستی وەلی بپرسیار لە بەرەدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێ بۆ ڕوویدا. باشە پارتی بە هەمان نەفەسی پێشوو بەردەوام دەبێت لەگەڵ یەکێتی بۆی بگا بە سیغەیەکی یاسایی کامل و تەواو بۆ ئەوی کابژانەکان لە وادەی دیاریکەی خۆیدا بەڕێوە بچێت. لا ئێمە دووشت نەگۆڕە باشە یەک ئێمە دوو نابین لە هەوڵەکانی خۆمان بۆ ئەوەی هەم لەگەڵ بەرانی یەکێتی هەم لەگەڵ هێزولانی سیاسەکانی کەس گەینە ڕێککەوتن چکە پێمان وایە خاڵە هاوبەشەکانمان زیاترن لە خاڵە ناکۆکەکان و هەمووشمانە بەدەمی بەرپرسیارەتێکی تاریخی و ئەخلاقی گەورە داین بەرامبەر نەتەوەکەی خۆمان بەرامبەر گەلەکەی خۆمان ئەوە خاڵی یەکەم بۆیە لای ئێمە قەت دەرگای گفتوگۆدا ناخرێت لە هەوڵەکانمان بەردەوام دەبین بۆ گەیشتن بە ئەنجامێک هەمە تێدا براوە سەرکەوتوو بین بابەتی هەڵبژاردن هەم کۆڵەکەیەکی سەرەکی دێموکراسیەتە ناکرێ ئێمە وەکو هەرێمێک باس لەوە بکەین کە هەرێمێکی دێموکراسین بەڵام انتخابات لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێت دوو مافی هەموو هاوڵاتیانی کوردستانە کە ممارەسەی ئەو مافەی خۆیان بکەن بۆیە لەو پێناوەدا هەموو هەوڵەکانی خۆمان سەر دەکەینەوە کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد ئەنجام بدرێت. باشە کاگوێوام دێمە سەرەوەی کە ئەگەر هەڵبژاردن نەکرێت کاریگەری و لێکەوتەکانی لەسەر ئاستی ناوخۆنی دەوڵەتی چی دەبێت بەڵام پێشەوە ئەوەی کە لە پەرلەمان ڕوویداوا دەکات بۆ نمونە کۆبوونەکانی داهاتووی پارتیویەکەتی خاو کاتەوە یاخۆ جۆرەی لە دوورکەوتنەوە دروستکات لە دیرگای ئێمەدانا لە دیرگای ئێمەدا ڕووداوێک ڕوویداکردە دەبوو ڕوویدا بە بەڵام ناکرێت بێتە لەم هەر لەبەرەمدەم گفتوگۆ و بەردەوامبوونی گفتوگۆکاندا پێمان وایە گفتوگۆکان بەردەوام بن تا دەگەینە چارەسەرێک. کاگە هیوا ئێوە بە دیاریکراوی دەزانن پەیامی یەکێتی یاسا هەڵبژاردن چییە؟ یاخود خاڵە ناکۆکەکانی ئێوە لەگەڵ یەکێتیدا چییە؟ بۆ ناگەن بەڕێکەوتن. وەکو باسم کرد ئێمە لە هەموو ئەو شتانی کە برادەرانی شەی داوایان دەکرد تەنەزولمان کردووە ئێستاش ئامادەییمان هەیە ئامادەییمان هەیە لە پێناوی ئەنجامدانی هەڵبژاردن چ دەکەوێت ترخانی ئێمە جێبەجێ بکەین. باشە ئەرکی دەرەوەی هێزولیانە سیاسەکانی دەرەوەی پارتی حتمما ئەوانجی بەشێکن لە پرۆسەکە جا ئەگەر ئۆپۆزیسیۆن یاخود لە دەسەڵاتە بەقەت ئەو دۆخەی کە دروست بووە ئەوان خەمخۆرن بۆ بابەتەکە یان لایانی کەم لە باشترین حاڵەتدا دەبێت چی بکەن بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە. ئێمە نامانەوێت هەوڵ و پێگەی هیچ لایەنێکی سیاسی نادی دەبگرین. باشە چکە پێمانوە تاکید دەکەینەوە کوردستان تەنها مڵکی پارتی و یەکێتی نییە و هەر ئێمە لە گۆڕەپانەکە نین کۆمەڵێک هێزگەریتر لە گۆڕەپانەکەدان کە هەریەکەیان بەقەدر خۆیان هەم مێژوویەکیان هەیە هەم پێگەیەکیان هەیە. ئێمە مێژوو هیچ لایەنێک سیاسی پێگەی هیچ هێزولایەنێک سیاسی هەوڵەکانی هیچ هێزولایەنێک سیاسی نادی دەناگرین پێشمان وایە هەمومانە بەدەمی بەرپرسیارەتێکی مێژوویی داین و چاڕوان دەکەین هێز و لایەنە سیاسەکانی دەرەوەی پارتی یەکێتی پتر ڕۆڵی خۆیان ببینن بۆ فشار دروستکردن بۆ ئەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. بەنیازن لە چەند ڕۆژی داهاتوو یاخود لە سەرۆخت و ماوەیەکی نزیک دووبارە لەگەڵ یەکێتی لەسەر ئەم پرسە کۆ ببنەوە یاخود هێشتا زووەمە. پێم گوتی ئێمە دەرگای گفتوگۆمان داناخستەوە هەمیشە ئامادەییمان هەیە بۆ گفتوگۆ. باشە کەواتە بۆ ئەوی هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت و هاوڵاتی ماندووە هیلاکە لەم واسای علی بگا بە دڵنیایی دەبێت قۆناغی داهاتووی حیزبەکان چی بێت بە تێکڕا لەسەر ئەم پرسە. پێ دوایە کۆبوونەوەی لووتکە ئەمە چارەسەر دەکات؟ من پێم وایە پێشەوەی کۆبوونەوەی لووتکە بکرێت دەبێت زمینە سازی بکرێت بۆ لە تێگەیشتن چکە خاڵە ناکۆکەکان هێندە قورس نین کە نەگەینە ئەنجامێک بۆ گەشتبینشن لەوەی کە دەگەینە ئەنجامێک و هەنگاوی کردەیدا بۆی کە لە هەڵبژاردن لە کاتی خۆشیدا ئەنجام نەدرێت زۆر جوان نەکەوێت. باشە کۆمسیۆن و ئەنجومەنی ڕاپرسی هەرێم ئامادەیە بۆ ئەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێوە ببات یاخود ڕۆڵی کۆمسیۆنی عێراق لە دۆخێکی ئاوادا چییە؟ گرنگ ئەوەیە ئێمە هەمومان سەرنجێک پرەنسیپ ڕێککەوین کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت ئەوەی بەلای ئێمە گرنگە وەک پارتی هەڵبژاردن ئەنجام بدرێت چکە ئەگەر هەڵبژاردن ئەنجام نەدرێت کۆی دامرزگە فەرمیەکانی هەرێمی کوردستان دەکەونە زۆر پرسیارەوە لە ڕووی شەرعەتی یاساییەوە. وەکو لایەنە نێودەوڵەتەکە کاریگەری چی دەبێت لەسەر ئەو دەستکەوتانەی کە پێشتر بە دەستمانێناوە چونکە یەکێک لە خاڵە گرنگەکان کە باز دەکرێت دەوەیە کە لایەنی نێودەوڵەتی بۆ خۆی چاودێرە لەسەر پرۆسەی سیاسی هەرێم یەکێک لە خاڵە گەشەکانی هەرێمی کوردستان باشە دێموکراسی و ئەنجامدانی هەڵبژاردنە هەر بۆ خۆی کە هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام نەدرا ئێمە کەوتینە زۆر پرسیارەوە هەر بۆیە پارتی دموکراتی کوردستان پێداگرێت لەسەر ئەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدرێت بۆیە ئەگەر هەڵبژاردن ئەنجام نەدرێت کاریگەری نەرێنی دەبێت و ئاستی کۆمەلگای دەولیش
پێگەی هەرێمی کوردستان بۆ بەهێزانامی تۆکە ئێستا هەیە. باشە کەواتە لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی کە هاوپەیمانێکی سەرەکی پارتیە و هاوشانی پارتی ڕۆڵی هەیە لە ساحەکە درکی بەم مەترسێ کردووە باقەت ئەو مەترسەی کە لەسەر ئەزمموی ئێمە هەیە بەرەو پێشچوون بەدەمەوە هاتنیەکێتی هەیە بۆم پرسە یاخود چاڕانەکەی ئێوە زیاتر لە یەکێتی هیوادارن دەرکیان بەو مەترسیانە کرد بێت و ئەو چاڕوانیشمان هەیە لە برانمان لێشت نیشتمانی کوردستاندا کە دەرک بە هەستیاری باردۆخەکە بکەن بێنەوە پێشەوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. باشە پەیوەندەکانیان لەسەر ئاستی عێراق لەگەڵ یەکێتی چۆنە بۆ نمونە ئەوەی لە بڕگەی مادە و سیانزە و چواردەی بودجە ڕوویدا پیان وابوو کە ئەمە لە جیکە ئەو کاردانەوەی بووە کە لە فراکسیۆنی پارتیەکەتی لە پەرلەمانی کوردستان ڕوویدا ئەمە قابلی چارەسەرکردنە یاخود دۆخەکە کاریگەری دەبێت بۆ کۆبوونەوەکانی داهاتوی ئێوە. باسم لەوە کرد باشە گرنگە پارتی وێژێتی لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ ڕێکەون کە پەیوەستن بە هەموو خەڵکی کوردستانەوە ئەوەی کە لە لیژنەی دارایی ڕوویدا لە بەغدا کاردانەوە بێت یان جێبەجێکردنی ئەجێندای خەڵکی تر بێت هەر کامی خراپە چکە دوجار بە زەرری هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان تەواو دەبێت. لای ئێمە وەک پارتی دموکراتی کوردستان هەرگیز ئەو هەموارێکە کراوە لەلایەن کۆمەڵێک ئەندامان لیژنەی داراییەوە قابلی قبوڵ نییە چونکە هەم پێچوانی دەستوری عێراقا هەم پێچوانی ئەو ڕێکەوتانەیە کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا کراوە. ڕوویا و تێبینەکانی پارتی لەسەر ئەم دوو بڕگەی وەکو خۆی وەرگیرا لەلایەن حکوومەتی عێراقەوە پێمان وایە ئیتیزابەیەکی باشەیە و پێداگریشن لەسەر ئەوەی کە دەبێت بودجە بۆ شێوازە تێپەڕێت کە ڕێکەوتنی لەسەر کراوە. پارتی وەکو خۆی ئەم دڵنیایی وەرگرتووە چون هەر دوێنێ فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق یعنی زۆر بە دڵنیایی ئەوە دەڵێت کە ئەو دوو بڕگەیە وەکو ئەوەی کە ڕێکەوتنی لەسەرکراوە لە حکوومەتی عێراق بۆ شێوێ دەچێتە پەرلەمان. لەم سەر ڕۆژانە گفتوگۆی سڕوپڕ کراوە لەو بارەوە باشە و لێکتێگەیشتنی باشەیە پێشمان وایە کە دەبێت بۆ خۆی تێپەڕێت. باش ئەگەر مەسەر بابەتی هەڵبژاردن دواخستنی هەڵبژاردن لەم قۆناغەدا لە بەرژەوەندی کێیەکاکیوە لە بەرژەوەندی سیاسەتدانی سیاسی کوردستاندا نیە لە بەرژەوەندی نارەکانی ئێمەدایە بۆیە پێمان وایە ئەنجامدانی هەڵبژاردن هەرێمی کوردستان براوە دەبێت هەمومان براوە دەبین کەواتە هەڵبژاردن دەکرێت ئەمساڵ هەموو هەوڵێکی ئێمە بۆ ئەوە دەبێت کە هەڵبژاردن سەردا ئەنجام بدرێت. باشە بەنیازی چین بۆ نمونە لە ماوەی داهاتوودا ئێستا دۆخێک دروست بۆ دۆخێکی تا ڕادەیەک چەق بەستووە لە دوای پامەکەی سەرۆک بارزانانی جموجۆڵێکی باشی سیاسی هەبوو کۆبوونەوە هەبوو لێک تێگەشتن هەبوو ینی پەرلەمان کۆ دەبەوە بەڵام ئێستا ڕەنگە ئەمانش نەکرێت خیتابی سیاسی ئەمە یەکلایی دەکاتەوە یاخود موسسەیەکی وەکو پەرلەمان ئەم بابەتە چارەسەرەکەی لەکوێ کاگیوە ئێستا دەکەوێتە سەر هەوڵەکانی ئێمە هەم لەگەڵ کۆمسیۆنی لەگەڵ بەغدا و لە تێگەشتی ناوخۆمان کە ئێمە لە هەردووکی گەشتبینین و بەردەوام دەبین لە هەوڵەکانمان هەم بۆ لێک تێگەیشتن لەگەڵ برایانمان دیێشەتی و لەگەڵ هێزولانە سیاسەکانی کەس کە خەتابێکی یەکگرتومان هەبێت هەمومان بەرەو هەڵبژاردن هەنگاو باوێن و هەمووشمان لەگەڵ بەغدا لە هەوڵدابین بۆ پاراستنی پێگەی هەرێمی کوردستان. باشە لە دۆخێکی ئاوادا سەرۆکایەتی هەرێم وەکو موسسەیەکی باڵا لە وڵاتە دەتوانین مبادرەیەکی یاسایی بتەوی هەبێت بۆ ئەوەی لایەنە سیاسەکانی هەرێم یاخود سیغەیەکی قانونی وا بدۆزێتەوە کە بکرێتە بنەمایەک بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان ئەمە تا چەند چارەسەرێکی گونجاوە کاگیوە. من پێم وایە سەرۆکایەتی هەرێم لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ڕۆڵێکی زۆر ئەرێنی و ئیجابی بینیوە بۆ کۆکردنەوەی هێزولانە سیاسیەکان بۆ بەردەوامبوونی گفتوگۆکان لە ئێستاشدا ئەوەندێکە من ئاگادارم سەرۆکایەتی هەرێم بەتایبەت خودی ڕێزەکانی سوربان بارزانانی و سەرۆشی هەرێم لە هەوڵی سڕ و بەردەوامدایە بۆ دۆزینەوەی دەرسەیەک هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی سیاسیەوە. دەرچە یاسایەکە چۆن دەبێت ئەگەر بۆ نمە ڕووکردنەوەمان بیتێ هیچ زانیاری تێ لەسەر ئەم بابەتە لەوانەیە وردەکاری نەزانم نەشمانێت سەقسەی لەسەر بکەین بەڵام لە هەوڵدان کە هەم لەگەڵ کۆمسیۆنی بەغداش گەنە ئیتفاقێک باشە بۆ سونەتی ئەنجامدانی هەڵبژاردن لە کوردستاندا هەڵبژاردن لەلایەن کۆمسیۆنی عێراق ئەنجام دەدرێت خود ئەنجومەنی کۆمسیۆنی ڕاپرسی هەرێم لە ڕووی یاسایی و کۆمسیۆنی عێراق دەتوانێت سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێم بکات ئەمە گرفت دروست ناکات پێمان نەگرفت دروست کات بەتابەت بە لێک تێگەیشتن بێت بۆ یە گرنگ ئەنجامدانی هەڵبژاردن لای ئێمە گرنگ نەچێت سەرپەرشتی دەکات بەڵام پێمان باشە ینی ڕۆڵ و پێگەی دامرزگا فەرمیەکانی ئێمە
ناریدە نەژیرێت هەم لە پرۆسی هەڵبژاردندا هەم لە پرۆسەکانی تردا لەمڕۆژەوە سەرۆکاتی هەرێمسا لە پەیوەندی بەردەوامدا لەگەڵ بەغدا بۆ دۆزینەوە ڕێگا چارەیە کە هەردوولامان قەناعەتمان پێی هەبێت. یەکێکی دیکە لەو خاڵانەی کە خاڵی جەوهەری ناوکۆکی ئێوە بوو لەگەڵ یەکێتی بابەتی تۆماری دەنگدەران بوو. ئەم تۆمارە بۆ هەڵبژاردننی داهاتوو پشت بەچی دەبەستێت بۆ نمە تۆماری هەڵبژاردنەکانی ڕابردووی هەرێم دەکرێت بە بنەمایە خود دووبارە دەبێت بگەڕێتەوە بۆ هەڵبژاردنەکانی عێراق. هەر ئەگەرە هەیە یان پشت بە تۆماری دەنگدەرانی کوردستان ببەستین یان تۆماری دەنگدەرانی بەغدا لا ئێمە گرفت نییە ئەمە ئەوە ناکەی نەگرفت ئەوە ناکەی نەگرفت ئەوان چۆنیان پێ باش بێت ئێمە قبولمانە چکە لە پێناوی ئەنجامدانی هەڵبژاردندا وەکو باسم کرد هەم لە ڕابردوو تەنازوڵمان زۆر شت کردووە هەم لە داهاتوو دەیکەین. باشە ڕوویای بزوتنەوەی گۆڕان لەسەرم بابەتە بە دیاریکراوی چیە کاک هیوا ئەوانج بەشێکن لە پرۆسەکەەوە هەم لە ئاستی حکوومەت و هەم لە ئاستی پەرلەمانی بەشدارن دەبێت پرسیار لە خۆیان بکرێت ڕوویان چۆنە بەڵام دەوریان تا ئەستا ئەرێنی دەبینن بەڵێ باشە کەواتە ئەم هەڵبژاردنە ئەگەر نەکرێت و ئەگەر دوا بخرێت ئاساییە یاخود نەخێر دەبێت هەرچی زووە دەبێ مابەتێک لای بکرێتەوە. ئێمە ئەگەر وەرناگرین ئەگەر نەکرێت ئێمە کارەسەر ئەوە دەکەین هەر دەبێ هەڵبژاردن ئەنجام بدرێت. ئەخر مەرجە لایەنە سیاسەکانی دیکەش بە هەمان شێوەی ئەوە بێنە پێشەوە. من پێم وایە دەبێت بێنە پێشەوە ئەوان نیست تێگەشتنیان هەیە بۆ ئەستیاری بارودۆخەکە بۆی بە ئەوە گەرەواز لێبین ئەگەر هەڵبژاردن نەکرێت. ئەوەی کراش ئەوەی تر دۆخێکی سیاسی تازە لە هەرێم دەست پێ دەکات. حتمان هەڵبژاردن بکرێت هەم دۆخێکی سیاسی لە هەرێم دەست پێ دەکات هەم پێگەی هەرێمی کوردستان بەهێزتر دەکات هەم شەرعەتی دامرزە فەرمیەکانمان ناکەوێت زێر پرسیارەوە. باشە ڕوویایی لاری نێودەوڵەتی بە تایبەتی نەتەوە یەکگرتوەکان کە هەمیشە بەشدارێکی سەرەکی کۆبوونەوەکانی نێوانی کەتی و پارتی بووە قسەی ئەوان بۆ ئێستا چیە کاگیوە؟ هەم نەتەوە یەکگرتوەکان هەم دۆستەکانمان هەم کۆمەلگای دەولی ئامۆژگاریان بۆ ئێمە ئەوەیە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. ئەمە تەنها پێشنیار و بادەرەیە خۆی فشاریش دەکەن دەبێت هەر هەڵبژاردن بۆ نمونە بکرێت بە شتێکی ناچاری دەبێت یەکێتی و پارتی بۆ ملکەش بن بۆی کە هەڵبژاردنەکە لە کاتی خۆیان بەڕێوە بچێت. نام پێ ماوە وەری نەگرین باشە چونکە ئەمەش دەوتری حەزەکەم نەگرین کۆمەلگای دەولی لەوانەیە ئەو زەقتە نەکات بەڵام لە پەرۆشیان بۆ ئێمە ئامۆژگاریمان دەکەن بافیەوە دەکەن کە هاوکارتان دەبین بۆ گەیشتن بە ئەنجامێک و ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن دوو بۆسی لەژێر فشاری دەرەکیدا ئێمە هەڵبژاردن ئەنجام دێن ئێمە هەمومان دیعایەوە دەکەین کە بڕوامان بە دێموکراسیەت هەیە بڕوامان بە کورسەکانی بە سندوقەکانی دەنگدان هەیە بڕوامان بە گەڕانەوە بۆ دەنگی هاوڵاتی هەیە هەموو ئەوانە ناچارمان دەکەن کە هەڵبژاردن ئەنجام دێن نەک زەقتەکانی کۆمەلگای دەولی. باشە ئەوەی کە تایبەتە بە سیستمی کۆتا هیچ ڕێکەوتنیکراوە لەسەر ئەم بابەتە یاخود ئەم بابەتە بەجێ هەڵدراوە بۆ خۆیان بۆ نمونە پێما بێ پارتی ڕوویاکەی ئەوە بوو کە دەبێت کۆتاکان بڕاری خۆیان بن بۆ یەکەتی جۆرێک لە تێبینی و گرفتی هەبوو لەسەر ئەم بابەتە هیچ لێ تێگەشتێکی باشەیە لەم ڕۆوە یەکێک لە خاڵە گەشت و بەهێزەکانی هەرێمی کوردستان ئەو بە یەکەوە ژیانەیە کە لە نێوان نەتەوە و ئاین و پێکاتەکاندا هەیە بابەتی کۆتاکان ئەو یاسای پارتیدا نەڕشتووە لە پەرلەمانی کوردستان هەموو هێزانی کە بەشدار بوون لە ڕشتنی ئەو یاسایەدا. خاڵی دووەم کورسی کۆتاکان و نێراتی کۆتاکان دەکەن بۆ لەجگای ئێمەدا ئەوە ئیشی پارتی وێشێتی نییە ڕێککەوی لەسەر کورسی کۆتاکان پێمان وایە ئەو بابەتە لێگەڕێن بۆ کۆتاکان خۆیان لەگەڵ یوێنش بە گفتوگۆ بکەن سفیغەیەکیان دۆزیەوە بەچی ڕازی بوون ئێمە وەک پارتی ڕازین ئەگەر قبولی ئەوە بکەن هەر یازدە کورسی کۆتا بێتە سلێمانی مە قبوڵ دەکەین بەڵام پێشدا بەغدا هەڵبژاردن ئەنجام درراوە هەموو عێراق 84 بازنی انتخابی بووە کورسی کۆتاکان هەموو عێراقێک بازنیا بووە سەمە تێناگەین بۆچی ئەو بێتە گرفتێک بوو ئەنجامدانی هەڵبژاردن. کەواتە ئەگەر هەڵبژاردنەکانی هەرێم بەیەک بازنە بەڕێوە بچێت بابەتی سیستمی کۆتاش ینی یەکلایی دەبێتەوە چارەسەر دەبێت حتمما تا ئێستا ڕوونە ینی هەرێمی کوردستان چەند بازنە دەبێت کاگیوە ئەگەر پیاسە کۆنەکە بێت هەموو کوردستانێک بازنی انتخابی دەبێت بەڵام قسە هەبووی لەسەر بازنەکانی هەڵبژاردن لەگەڵ یەکێتیان ڕێکەوتون پێشتر پێم گوتی ئەمە ئەو شانێکە لە پەرلەمان کراون باش دوای بڕیاری دادگای فێدراڵی ینی ئەمانە ئیلغا دەبنەوە باشە ڕوونە بۆیە زیاتر برە و ئەو ئاقارە دەڕۆین کە هەموو کوردستانێک بازنی انتخابی بێت
ئەمە لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە ئەگەر یەک باز نەبێت هەموو سیستەمێکی هەڵبژاردن ئیجابێت لە سلبیاتی خۆی هەیە باش ئێمە پێمان وایە بۆ باردۆخی هەرێمی کوردستان وا باشە هەموو کوردستانێک بازی انتخابی بێت باشە من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەمە دەبێت کۆتا سەرنج کۆتا پێیان لەسەر کۆی تەوەرەکە گەر شتێک بتەیە لەسەر کۆی تەوەرەکە بیڵیت کاگیوە سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەران من تەنها تاکرد سەر دوو خاڵ دەکەمەوە باشە ئێمە لە پارتی دموکراتی کوردستان ڕوئیامان ڕوونە کە لەگەڵ یەک ڕێزیداین لەگەڵ چارەسەرکردنی شەخص ناخۆیەکانداین لەگەڵ بەردەوامی گفتوگۆکانداین خاڵی دووەم هەموو هەوڵێکی ئێمە بوو ئەوەیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت و بۆ ئەوەش لە هەردووکی ماندوو نابین لە هەوڵەکانمان بەردەوام دەبین گەشتبینیشین کە دەگەین ئەنجامێک کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و بە دڵی خەڵکی کوردستان بێت و هەموومان تێدا براوە بین باش وەک دوایین پرسا لە مایەک خوڵەکە وەڵامەکەم دەوێت ئەگەر بارگ نەبێت ئەگەر هەڵبژاردن نەکرێ کێ دەبێت بە پرسیارەتی ئەم بەناغە هەڵبگرێت تاکید دەکەمەوە ئەو ئەگەرە وەرناگرین ئێمە باش ئێمە لەگەڵ ئەوە داین کە هەڵبژاردن دەبێت ئەنجام بدرێت بۆچی ئەوە گەرە وەربگرین ئەم دڵنیایە لەکوێوە دێکاگیوە ئەو دڵنیایە لە بڕوابوونمە دموکراسیەوە دێت باشە و لەوە دێت کە هەڵبژاردن مافێکی سادە و سەرەتایی خەڵکی کوردستانە و دوازار کە هەڵبژاردن ئەگەر ئەنجام نەدرێت خوا نەخواستە کۆی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان دەکەوێت دەژێت پرسیارەوە ئێمە بۆچی وا لە هەرێمی خۆمان بکەین کۆی دامودەستگاکان پرۆسەی سیاسی لە هەرێم کەوێت دەژێت پرسیارەوە بۆ یەقەت ئەوە گەرە وەرناگرین پێمان وایە حتمما دەبێت هەڵبژاردن ئەنجام بدرێت زۆر سپاس بۆ کاگی واگەلانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بێت سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەر بەختەوە